نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا صلى الله عليه وسلم عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانان خوشویست، بارمتی خواهی گەورە و میهرەبان لەو تاری ئەمڕۆمانە ئەچینە سەر دەردێک لەو دەردە باوانەی کە ئەتوانم بڵێم دەردێکە لە دەردا جیهانگیریەکان و دەردێکە لەو دەردانەی کە زۆربەی هەرە زۆری مجتەمەعەکان و کۆمەڵگاکانی سەردەوی پێوە گیرۆدە بووە، کە ئەویش بریتیە لە دەرد و نەخۆشینی قەلەقی و کەئابەت، دڵڕاوکێ و خەمۆکی و نەخۆشینە نەفسیەکان. ئایا سەبەبی دروستبوون و هۆکاری ئەم نەخۆشیانە چین و عیلاج و چارەسەرج بە پێی شەریعەتی ئیسلام چییە بۆ ئەم نەخۆشیانە؟ و ئایا ئەم نەخۆشیانەی کە لە مجتەمەع غەربی و شەرقی و هەروەها مجتەمەع موسڵمانەکانیشدا بە هەمان شێوە داکەوتووە، چه ئاسار و چه شوێنەوارێک یان چه ناڕەحەتیەکی کە دروست کردووە لەسەر کۆمەڵگا و مجتەمەعەکان، یان بە شێوازێکی گشتی بڵین ئەم نەخۆشینە بۆتە دەردێک و بۆتە بەڵایەک کە زۆربەی هەرە زۆری مجتەمەع و کۆمەڵگاکانی پێوە دووچار بوو، پێوە گیرۆدە بووە. مسلمانانی خۆشەویست، نەخۆشینی دڵەڕاوکێ، کەئابە، خەمۆکی، نەخۆشینە نەفسیەکان، ئەم نەخۆشیانەی کە وەک وتمان ئەبوایە لەناو مجتەمەعی مسلماندا نەبوایە، چونکە هۆکارە ڕئیسەکانی کە باسەکەین زۆربەی هەرە زۆری لە ئەنجامی دووریە لە خوای پەروەردگار و دەستنەگرتنە بە پەیامی ئاسمانیەوە. بەڵام لەناو مجتەمەع و کۆمەڵگای مسلمانی شاتەماشاکەین دیسان ئەم دەردە و ئەم بەڵایەشدا کەوتووە و بەشێکی زۆری مجتەمەع و کۆمەڵگای ئێمەی پێوە گیرۆدە بووە. أخير تقريري منظمي صحي عالمي كلسر آثار وشوينوار السلبيتاني أو نخوشيان أكوليتوا علي إستان لصادي دانشتواني سرزمين توشي نخوشيني كآبو بيتاقتي وقلقي وخموتي وأمراض نفسي كان بوا وأطل لصادي خلق كان بم نخوشي وجيرودن ودوشاري أمدر دبون. وعليه صالانان نزیکەی 800,000 نەفەر لە ئەنجامی دڵەڕاوکێ، خەمۆکی، بێتاقەتی و لە ئەنجامی ئەوەی کە بێتاقەتی ڕووەکاتە سنگ و دەرونی و ڕێگەیەک نادۆزێتەوە بۆ خۆی لێ قوتا ببێ و لێی دەرباز ببێ، نزیکەی 800,000 نەفەر ساڵانە لە ئەنجامی ئەو نەخۆشیە تووشی ئینتیحارە بن و خۆیانە کوژن و خۆیان لەناوەدەن. وازانم شتێکی بەرچاوە لەناو مجتەمەعەکانی خۆشمانە شتێکی ئەو حاڵەتە دووبارە بێتەوە زۆر جار بە چای خۆمانیان بینین. بەڵام لە هەمان کاتا ئەوەیشان سەلباندووە کە ئەو چین و توێژانەی کە زیاتر تووشی ئەم حاڵەتە بن، بڵێ لە جنسی پیاوان و ژنان تووشە بن، بەڵام جنسی پیاوان جنسی ژنان زیاتر دووچاری ئەم نەخۆشیە بن و زیاتر ئەبنە سوتەمەنی ئەم دەردە و ئەم نەخۆشینەی کە لەناو مجتەمەعەکانە داکەوتووە. و ئەم ظاهیرەی کە وەک وتمان ئەسبابی ڕئیسی ئەگەڕێتەوە بۆ غەرقبوونی خەڵک یا بڵێم سەرقاڵ بوونی خەڵک بە مادە و پارە و سەرەت و سامان و دنیاوە، وەلانانی هەموو ئەو ئاینە بڵێم ئاینی پاکی ئیسلام، یان وەلانانی تەوحید، یان وەلانانی ئەو هەموو شتانەی کە ئەبێتە مای پاکبوونەوەی بیر و باوەڕ و عەقیدەی ئینسانی مسلمان، و دوورخستنەوەی لە خوڕافات و شرک و دوورخستنەوەی لە هەموو وەهم و خەیاڵێک و دوورخستنەوەی لە ترساندنی لە دێوەزمەکانی ژیان بۆی یەکلایی ببێتەوە بە خوای پەروەردگار. کەوا بوو هۆی ئەوەیە کە زۆربەی ئینسانەکان لە سەرزەمینە ئەمڕۆ
تەماشاکەین مەشغوڵ بوون و سەرقاڵ بوون بە مادەوە، وەواسێنانیان لە تەخبیەی ڕۆحی، وەواسێنانیان لە چرابوونی ڕۆح و لە ڕووناکردنەوەی ڕۆح بە نووری ئیمان و تەوحید. امام ابن القيم رحمة خوای لەسەر بێ فەرمێ چوار شت ئەبنە هۆی بە هیلاکەچوونی نەفسی ئینسان، واتە چوار شت، چوار دەرد، چوار وەبا ئەبێتە هۆی لە ناوچوون و لە دەستدانی ڕۆح و گیانی ئینسانەکان. یەکەمیانە فەرمێ الهم، پاشان الحەزن والجوع والسهر، واتە خەم، خەفەت، دڵە ڕاوکێ و قەلەقی، لە هەمان کاتە برسێتی زۆری لە دوای یەک، و هەروەها نەخەوتنی زۆر و شەو نخوونیکردنی زۆر. ئینسان کاتێک لەسەر ئام شتانە بەردەوام بوو لاشەی ئینسانی پێ ئەپووکێتەوە و ئینسانی پێ لاوا دەبێ، وا لە ئینسانەکە ئینسان لە دەست ئەدا و ئینسان تووشی ناڕەحەتترین و ناخۆشترین نەخۆشیە بێ لە حەیاتی خۆیە. کەوا بوو بچینە سەر ئەسبابە ڕئیسەکانی دروستبوونی خەمۆکی و دڵە ڕاوکێ لە ناو مجتەمەعەکانە و بە تایبەتیش لە ناو مجتەمەعی موسڵمانە. واتە با بڵێن سەرەکی ترینی ئەسباب و هۆکار بۆ دروستبوونی قەلەقی و دڵە ڕاوکێ بریتیە لە دووری لە پەیام و بەرنامەی خوای پەروەردگار، دوورکەوتنەوە لە شریعەتی خوای پەروەردگار، جێبەجێ نەکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار و گوێڕایاڵی نەکردنی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا. خوای پەروەردگار فەرمێ لە قورئانی پیرۆزدا ئەو کەسانەی کە پشتەکەنە پەیامی خوا، ئەو کەسانەی کە دوورەکەوتنەوە لە شریعەتی خوای پەروەردگار، ومن أعرض عن ذكري، واتاوانەی پشتەکەنە پەیامی خوا، بەرنامەی خوا، دینی خوا، فرمانەکانی خوای پەروەردگار، فرمانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ذکر لێرا بە مانای قورئان، بە مانای سنت، بە مانای شریعەت، واتە ئەو کەسانی کە پشتەکەنە شریعەتی خوا بە شێوازێکی گشتی و بە هیچ شێوازێک لە شریعەتی خوا استیفادە ناکەن و فرمانەکانی خوا و پێغەمبەر جێبەجێ ناکەن. خوای پەروەردگار فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. ئەوانەی کە دوور کەوتونەتەوە لە شریعەتی خوای پەروەردگار و دەستیان بە شەرعی خواوە نەگرتووە، ئەوانە لە ژیانی دنیا ژیانێکی پڕ لە چەرمەسەری، پڕ لە ناڕەحەتی، ترس و تاڵ، ژیانێک کە دڵ و دەرونیان هەمووی تەنگ بووەتەوە و بە هیچ شێوازێک بڵێن فراوانیەک، ژیان خۆشیەک، دەرون فراوانیەک، فەرەحێک، سرورێک نابین لە حەیاتی خۆیانە. واتە ئەسبابی ڕئیسی بۆ ئەوەی خەڵک تووشی ئەو حاڵەتە ببن دەستبەردانی خەڵکە لە شریعەتی خوا، لە دینی خوا وەکو خۆی. چونکە وەکوتمان ئەم خاڵە قورآن لە زۆر شوێنە ئیشارەتی بۆ کردووە فەرمێ واتە ئەو کەسانی کە دەستیان گرتووە بە شریعەتی خواوە، دەستیان گرتووە بە بەرنامەی خواوە، خوای پەروەردگار لە وەڵامیانە فەرمێ فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى. ئەو کەسانێکی کە دەستیان گرتووە بە بەرنامەی خواوە، بە دینی خواوە، بە پەیامی خواوە، فلا يضل ولا يشقى، نەگومڕابن، نەسەریان لێشێوێ، نەدووچاری دەرد و بەڵاو وەبا بڵێن ئەو وەبا وەهمیانە ئەبن کە لاو مجتەمەعە داکەوتووە، واتە تووش ئەو خەم و خەفەت و قەلەقی و دڵە ڕاوکێ نابن کە لاو خەڵکە، تووشی نەخۆشی نەفسیەکان نابن کە لاو خەڵکی هەیە. فمن اتبع هداي فلا يضل، ئەوەی شوێنی هودای من بکەوێ، خوا فەرمێ ئەوەی شوێنی ڕێنمایی من بکەوێ، ئەوەی شوێنی دینی من بکەوێ، فلا يضل، گومڕا نابێ، شەی لێ تێک ناچێ، شەواشە نابێ، ولا يشقى، و بەدبەخت و ماڵوێرانیش نابێ، بۆ مانایی کە تووشی ئەنواع و ئەشکاڵی دەرد و وەبا و ناڕەحەتەکانی ناو کۆمەڵگا نابێ. کەوا بۆ خاڵی یەکەمە لەو خاڵانەی کە ئەسبابی ڕئیسیە لە توشبوونی خەڵک بەو جۆرە نەخۆشیانەوە دەستبەردانە لە شریعەتی خوای پەروەردگار. خاڵی دووهەم تەماشاکردنی ماڵ و سەرۆت و سامانە بەو شێوازەی کە ئینسان وا تەماشای سەرۆت و سامان و ماڵەکە کە ئەنەما ئەمە هەدەفی سەرەکی ئینسانە، بەڵکو سەرۆت و سامان و ماڵ بەڵکو هەموو دنیا وەسیلەیە بۆ ئاخرەت، نەک با بڵێن دینار و درهەم، هەر دنیاکە هەمووی بە ئەرز و ئاسمانەوە وەسیلەیە بۆ ئاخرەت. خوا دنیای دروست کردووە بۆی پەیژەیەک بێت تۆ پێ بگەیتە بەهەشت، ڕێگایەک بێت پێی بگەیتە خوا، شوێنێک بێت پێ بگەیتە ڕەزامەندی خوا. واتە دنیا هەدەفی موسڵمان نییە، دنیا پەیژەیەکە بۆ عبورکردن و تێپەڕین بەرەو ئاخرەت، جسرێکە بۆ تێپەڕین بەرەو ئاخرەت. واتە ئەو ئینسانانەی کە هەموو خەمێکیان بریتە لە دنیا، بریتە لە دەوڵەمەندی دنیا، بریتە لە قەسر و باڵەخانەی دنیا، بریتە لە ناودەرکردنیان لە دنیا، بریتە لە مەشهوربوونیان لە دنیا، ئەمانە لە هەموو خەڵک زیاتر تووشی ئەم دەرد و وەبایە ئەبن. چۆ گەورەترین نەخۆشی نەکە ئینسان شوێنی بکەوێ، حەزکا ناو خەڵکا دەربکەوێ، حەزکا ناو خەڵکا ناوی دەرچێ، حەزکا خەڵک پەنجەی بۆ ڕابکێشن، حەزکا خەڵک ئیتر لە هەر جۆرێک لە جۆرەکان ئایا دەوڵەمەندی بێ
سەرۆت و سامان بێ سڵتە و جاه بێ و هەر بوارێک بێ لە بوارەکان پێی خۆش بێ دەرکەوێ و ئینسانێک بێ کە وابەستەی دنیا بێ و سەرقاڵی کۆکردنەوەی دنیا بێ و بە هیچ شێوازە بیل لە ئاخرەت و قیامەتی خۆی نەکاتەوە واتە ئەو ئینسانێک کە وابەستەی دنیایە سەرقاڵی دنیایە بە شوێن دنیا ڕاکە و ئاخرەتی لەبیر چووە چونکە غەرق بووە بە سەرقاڵبوونی بە دنیاوە وای لێ کردووە کە بیری ئاخرەتی نەماوە بیری دوا ڕۆژی نەماوە بیری گەڕاندنەوەی بۆ لای خوای پەروەردگار نەماوە لەبەر ئەوەی تووشی ئەو حاڵەتە بووە لە دنیا کە ئیبینی قەلەقی دڵەڕاوکێ نەخۆشی خەمۆکی ئەمڕازە نەفسیەکان هەمویان سەریان کردوتە سەر ئەم ئینسانە وا خەریکن لە ناوی ئەدەن و بەرەو فەوتانی ئەبن لهمان كاتا إسلام دجي مال وسرط سامان نية پیغمبر صلى الله عليه وسلم وكل فرمودكان أفرمي نعم المال الصالح للرجل الصالح واتا باشترين مال وسرط سامان كإنسان كبير واتا برين مالي باش وسرط سامان الدولة مني بوت ياري باش شكو زانيك أصرتك أزانيك تشوينك أصرتك بلا مقر سرط سامان لا ياري باش نبي برو گناهي با برو تاواني با برو خرافي با بوشتك باكا سرقالي گناه تاوان وخرافي تبكا ولا الشريعة برنامج إخوة دوري أخاتوا واتوا خالي دوهما سرقالبوني خلق بمادوا وواسينانيان لبير كرنا ولا قيامت هموش تقلای اوان ماده هموش تقلای اوان دنیای هموش تقلای اوان دولة منیه هموش تقلای اوان ناو درچون و مشروبون ناو خلقه براستی میشه نخوشینی که کشنده یکی که لو نخوشینا پیغمبر فرمی علیه الصلاة والسلام درباره مال و ثروت و سامان فمن اخذه بحقه فانه يبارك له فيه هر کس ثروت و سامان مال دنیا کو بکاتوا و حقی خوی بحقی خوی لحلال خوی کاتوا ولا حلال صرفی کا خوای گور برکتی بوتیکا خوای پروردگار پریکا لبرکت بوی بلام پیغمبر فرمی عليه الصلاة والسلام ورب متخوض في مال الله ورسوله له النار يوم يلقاه وزور كساني كشهن كرؤس لسروت سامان لقارو مال لو مال سروت ساماني كخواتي داون لحلال ستيناكا پیغمبر فرمی علیه الصلاة والسلام لروج قیامت دوچاری آگری دوزخ بین دوچاری آگری جهنم ابن یوم یلقاه او روزی که اگر لقای فای پروردگار روانی دوزخ یانکا بوچی چون که مال و سرد سامانی کم کو کردوته ول دنیا هر با نیازی اوی لدنیا تی بشین و هدف یک نبی بو یابری وسیله یک نبی بو اوی تی بگنا قیامت کوابو مال و سرد سامان بو شواز بو گمانی ثانی بیت هو اوی که انسان بدبخت مال یرانکا و انسان رالیکا کبرو جهنم راته چی بکا خالقی تلو قالانی که انسان توش ام جور الدرد وبانئك بريتل وسوسه شيطاني وات الشيطان وسوسه انساني مسلمان درستك فلان کس وكو تواب فرم سيدك سيد خانو مال وبالخانه كيك سيدي سالو اخر موديل كيك سيدي فلانش كيك ولا انسانك توشي وسوسيك توشي دلراو كيو خموكيك خمو خفت وحسد هلا يشبه مالي خلق بو ساماني خلق بو دولمني خلق بو سلطه وجاهي خلق حتى لانجام توشي او دردكش ذا دو بعثان للشغل نادي وتوسوسه الشيطان وكارثه الرئيسيه بو انسان برؤ كار نببا وبرؤ انسان برؤ سنا نببا والعياذ بالله توش او خارانه بك ولا عاقبه شاب باساني نتواني خد قتال بكي وخد دربات بكي وتوسوسه الشيطاني خالك لو خالنا شو قايف القران فرمي ان الشيطان لكم عدو مبين شيطان دجمنيك اشكراي بو ايوا وتوا نزاني الشيطان مجرد هەندێک شتی تایبەتی لە بڵێن پێکێ دەربارەی تۆ یان هەندێک شتی تایبەتن توانێ ئەنجام بدەم بەڵکو شەیطان لە بچووکترین شت هەتا وەکو گەورەترین شت دژمنایەتی ئینسانەکە والله ئەگەر پێی نەکرێ ئینسانێک کافر بکە انسان توشي زينا بكا انسان توشي عرق خواردن بكا انسان توشي بياو كشتن بكا انسان توشي مالي خلق خواردن بكا والله توشي خمو توشي خفتك توشي خمتك بو معنايك حسيت يلا كيش بو مالي خلق بو معنايك تشاو دواليك تشاو لمالي خلق به بو معنايك هر هجن توشي او ترى غيبتي خلق بكي بوشتي خلق بجي بو معناي واد ليك كغناه تاوانك انجام بدي كتي غناه باب بي ولا عاقبته على سر كلك ابن كوب بنوا وبدت معي خمو فتو دلراوكي بوتوي مسلمان خالقي تلو قانوني كاتوان بلين خالقي سرشيه بتايبت امرو ترسان لجن وشياطين بشوازة قشتي بتايبت آفرتان واتا أسبابك الأسباب كان تشيني جنجو آفرت ترسان يعني لجن ولا شياطين واتا إنسان وأذانتا كخواي فرورقار شياطيني دروس كردوا يعني جنوكي دروس كردوا بو دروسي كردوا بلين شيطاني أكبر معلومة كدجناتي إنسانك بهمان شو دجناتي جنوك كاني شكا بلان إيما لما تكسو جاري واحد جنوك كاني شكا شيطان سيدكين چون ئێمەی مسلمان ئێمەی ئینسان ئێمەی بنی ئادەم لەسەرمان واجبە عیبادەتی خوا بکەین جنۆکەکانیش لەسەریان واجبە عیبادەتی خوا بکەن
واتە ئێمە مکلفین بە عیبادەت جنۆکەش مکلفە بە عیبادەت شەیطان چۆن سەر لە ئێمە تێکەدا سەر لە جنۆکەکانیش تێکەدا چۆن ئێمە تووشی گوناه و تاوانەکە جنۆکەکانیش تووشی گوناه و تاوانەکە کەوابوو ئێمە و جنۆکە هەردووکمان خوا دروستی کردوین واتە هەردوو تاقم بۆ عیبادەتکردنی خوای پەروەردگار خوای گەورە جنۆکەی دروست نەکردووە بۆ ئینسان شێتکە خوای گەورە جنۆکەی دروست نەکردووە بۆ زەرەر لە ئینسان بدا حکمەتی دروستبوونی ئینسان و جنۆکە یەک حکمەتە و یەک هەدەفی ڕئیسی ئەوش بریتە لە عیبادەت بۆ خوای پەروەردگار خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون من دروستم نەکردووە جنۆکە و ئادەمی زاد بۆ هیچ شتێک إلا بۆ بەندایەتیم دروست کردوون واتە هەردووکتان عیبادەت بۆ خوا بکەن هەردووکتان بەندایەتی بۆ خوای پەروەردگار بکەن واتە هەدەف لە دروستبوونی ئینسان و جنۆکە عیبادەتی خوایە نەک ئێمە بترسین بۆ مانایی کە ئەگەر لە ماڵ چوومە دەرەوە جنۆکەکان وام دەیەکەن ئافرەتێکە بە هەمان شێوە لە ماڵ ناوێت دوورکەوێتەوە نایێت بچێتە هۆدەیەکی تاریکەوە نایێت بەتەنیا بسوڕێتەوە نایێت بچێتە حمامەکەیەوە نایێت بەتەنها لە ماڵەوە دابنیشێ ئەمانە هەمووی وەسوسەی شەیطانین واد لێ یەکەن کە تۆ لە جن بترسی وئیلا جنۆکەش مەخلووقێکی ضعیفی بێتوانای بێتەسەڵاتە وەکو تۆ خوا دروستی کردو بۆی عیبادەتی خوا بکە هەر چۆن ئەگەر تۆ لاودا لە عیبادەت و بەندایەتی بۆ خوای پەروەردگار بیتە زەرر بۆ خەڵک بە هەمان شێوە جنیەکانیش ئەگەر لە عیبادەتی خوا لادەن زەرر بۆ خەڵک خوای پەروەردگار لە حەقی جنۆکەکان ئەفەرمێ ئالەو کاتێک کە خوا محەممەد پێغەمبەری ناز صلی الله عليه وسلم بۆ بە پێغەمبەرێتی کاتێک خوای پەروەردگار پێغەمبەری ناز صلی الله عليه وسلم کۆمەڵێک لە جنۆکەکان لایەندا ئەو شوێنەی کە پێغەمبەری خوا قورئانی خوێندوە گویان لە کەلامەکەی خوای پەروەردگار کرد لەسەر زبانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە سورة الأحقاف فەرمێ وإذا صرفنا إليك نفرا من الجن يستمعون القرآن خوای پەروەردگار فەرمێ محەممەد صلی الله عليه وسلم بیر لەو کاتە بکەرەوە کە کۆمەڵێ لە جنیەکان لایەندا لای تۆ بۆی گوێ بگرن لەو قورئانەی کە کەلامی خوایە يستمعون القرآن فلما حضروه كاتب جنوب كان زيبون وجوان لقرآن بو قالوا أنصتوا بيتشان ود بيدنك بالبا جيوبك إنسان أو كلامك شيء كلامك غريب كلامك فرلا سرسلماني وعجائب يبقرين لين أو كلامك شيء قالوا أنصتوا بيتشان ود بيدنك با جيوبقرين فلما قضي ولوا إلى قومهم منذرين كاتجنوك كان بيان قل قرآنك كتي غمر إخوان دور صلى الله عليه وسلم بوكيان شجاعات مسلمان بون هرهم ويان أوان إيو تاقم بون هرهم ويان مسلمان بون وهرهم ويان خواه فرمي ولوا إلى قومهم منذرين قرانا وبنا قومك إخوان تستيان كربدا وو بانقواز بو إسلام خلقيان بانكر بو ديني خواه خلقيان دورة خستوا ولا كفر وشرك ولوا إلى قومهم منذرين واتشون إما وظيفة من أوي خلق بودين بانكين أوانش بهمان شوا خوان واتباع إخوان واتناو مجتمعي جنيا كان بو يكتب بودين إخوان بانكن نقبو معنا أوان ببنا بلين دجمنيكي سركي وسرسقي إنسان كان لهركي هر إنسان كان بيني فلماري بدنو وتوشي خلاف وزيان وزرريف كنا أوانش بو عبادة دروس كراون لباشان فايتر الغارة فرمين لناو خوان وتيان قالوا يا قومنا إنا سمعنا كتابا أنزل من بعد موسى مصدقا لما بين يديه يهدي إلى الحق وإلى طريق مستقيم وتيان أي قومك واتب قوم إخوان يعني وت إما بيما لكتابك بوكالدواي كتابك أي موسى وات التوراة داب زيوة أم كتاب باني خلقك بو حق بو رغي راس وكتابك أي موسى إش براس تزاني واتميشك كالتي قنبداني خواه يا قومنا أجيبوا داعي الله جنيا كان لنا أخوانا بانقوازيانا كردو هاواريانا كرد يا قومنا أجيبوا داعي الله هاواريانا كردو أنو إي خزمان ورن ولامي بانقي في أغمر بدنوا ورن شويني محمد بكون صلى الله عليه وسلم ولامي أو بانقوازي خوازبكن كتي أغمري خواه عليه الصلاة والسلام وشويني أو بكون أجيبوا داعي الله شويني داعي كي خوابكون كتي أغمر صلى الله عليه وسلم وآمنوا به وبالرأي بينك أوش في أغمري خواه يغفر لكم من ذنوبكم أجر بالراتان تهنا خوي پروردگار لغناها كانتان أبوري وليبودي خويتان بسردا أرجيني ويجيركم من عذاب أليم وإيوش پناء أدا لسزاي سختي دوزخ لسزاي سختي قيامة پناهتان أدا ومن لا يجيب داعي الله فليس بمعجز في الأرض بلام أو كساني كلا إيوه واتجنيا كان بخواني أن أود أجر شويني بانقوازي خواه نكون شويني محمد نكون صلى الله عليه وسلم أو إيوه لأرزان ناتوان رابكا وناتوان دصلاتي خواه بيد صلاة ودستوسان بكن لويك خواي پروردگار صولتان لنسينيتوا وخواي پروردگار عقابتان ندا واتا أبجنوكي
خوای پەروەردگار بمانە گێڕێتەوە کە ئەوانیش مەخلوقن ئەوانیش کۆمەڵە دروستکراوێکن وەکو ئێمە ئیتر لە پایچی ئێمە لەوان بترسین یان وابزین ئەوان لە هەر شوێنێکا بۆیان هەڵکە ئینسانەکان قوتە دەن یان ئینسانەکان تووشی زیان و زەرەر دەکەن یان تووشی شێتێتیەکەن یان تووشی ئەنواع و ئەشکال لە ئەمراضە نەفسیەکانێکن نا ئەوانیش مەخلوقێکن وەکو ئێمە خوا دروستی کردوون بۆ بەندایەتی خۆی بۆ بەندایەتی خۆی بەتاقی تەنها لەوە زیاتر شتێکی تیان بەدەست نییە هەروەکو چۆن ئینسانێکی شەڕانی لای ئێمە واتە ئینسانی لەناو ئینسانەکان چۆن لە حاڵەتێک ئەگەر بێوێ زەوەر لە خەڵک بدا ماڵی خەڵک بدزێ خەڵک بکوژێ خیانەت بکات زوڵم بکات چۆن ئینسانێک ئەم کاری پێکرێت جمیش بە هەمان شێوەیە نەک بەو مانای خوا مسەیتەری کردووە لەسەر عالەم هەر شتێکی بێوێ بیکات ناتوانێت حتى شەیطان خوا مسەیتەری نەکردووە بەسەر دڵی مسلمانانە کە بتوانێت بە زۆر بەرەو خراپ و تاوانیان ببات شەیطان بە ئیتر کە گەورەترینی دوژمنی سەرسەختی ئینسانیەت و هەروەها جنۆکەکانیشە لەبەرەوە مەخاڵێکی تر لەو خاڵانە ترسان لە شەیطان و لە جنۆکەکان بۆ مانایی کە لێی بترسی تووشی زیان و زەرەر بکەن ئەمیشە بۆ خۆی خەلەلێکی گەورەیە تۆ وەکو مسلمان عەقیدە ئەبێ وابێت بڕوا دوابێ بە خوای پەروەردگار بە خالقی خۆت بە معبودی خۆت کە لەم کەونا غەیری خوای پەروەردگار کەس دەسڵاتی نییە غەیری خوای پەروەردگار کەس ناتوانێت تۆ تووشی زیان و زەرەر بکات غەیری خوای پەروەردگار ناتوانێت مثقالە زەڕەیەک زەرەر بە هیچ مەخلوقێک بگەێنێ کە مادام من قەناعەتم وابێ خوای پەروەردگار خاوەنی دەسڵات و قووەتی تەواوە جن و شەیطانیش ناتوانێت زەرەر بگێڕێت بەڵام گومانیان ئەگەر تۆ بترسی لە دار لە بەر لە شەخص لە بەشەر لە قەبر لە دێوەزمەکان لە سێبەری خۆت گومانیان خۆت تووشی نەخۆشی نەبی بەڵام نابێ بترسی نابێ واد لە خوا لە خۆت لە هەموو شتێک بترسی ئەبێت لە هیچ شتێک نەترسی لە خوای پەروەردگار بێ ئینسان ئەگەر هاتوو تەنها لە خوا ترسا خوا هەموو شتەکانی لێ ترسێنێ ئەگەر ئینسان لە خوا بترسێ خوا هەموو مەخلوقێکی لێ ترسێنەواتە جن شەیطان ئینسان هەموو شتێک لە تۆ ترسێ نفسي فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم كاتب انسان لخوا ترسا خواي پروردگار حتى اوزك وجدانك پیغمبر فرمودي صلى الله عليه وسلم خويندي شيطان لي راكا شيطان لي دولك بيتو انسانك شيطان لي راكا جنوكا چون اوله بدوري ابوسته جنوكا چون دولتا كابي دستي لي بوشين وشيتي بكا كوا مشكله كوا ام خمان ضعيفين خمان داماوين خمان دلكا ما فرق دول خم وخيال ووسوسه شيطاني لدار ولا برد ولا انسان ولا مخلوق ولا قبر ولا همش تكترسين وما لها تبوين با دستموی شیطان و جنوکەکان بووین ئەگەر ئێمە خۆمان دەستەمۆی جن و شەیاطین نەکەین هیچ شتێک ناتوانێت مان ترسێنێ و هیچ شتێک ناتوانێت زەرەر و زیانمان لێ بدا وەوە عەقیدەی پاکی مسلمانیشە و لە غەیری خوایش ترسایی بێجگەلەوەی ئەبێتە پارویەکی سەهل و ئاسان بۆ جنیەکان لەگەڵ ئەوە ئیمان و بیر و باوەڕی خۆشت ئەدۆڕێنی کە شەریکت بۆ خوا بڕیارداوە بەو مانایی کە لە غەیری خوا ترساوی لە غەیری خوا اعتقاد و بیر و باوەڕت وایە کە خەڵکێک دەسڵاتی هەیە لە کەونا ئەتوانێت خەڵک تووشی زیان و زەرەر بکات کە بۆ ئەلەم حاڵەتە زۆربەی هەر زۆری نەخۆشیەکان ئەمەیەکێکە لە بڵێن ئەسبابەکانی و هەروەها پەنابردن بۆ ئەو کەسانەی کە ساحیر و جادوبازن پەنابردن بۆ ئەوان و نزیک بوونەوە لەوان و نووسینی دوعا و نیشتە و ئەو شتانەی کە لای ئەوانەکرێ کە زۆربەی هەر زۆری جن و شەیاطینیان مستەخر کردو بۆ کارەکانیان و مخالفەی فەرمانی خوا و پێغەمبەریان کردو صلی الله عليه وسلم هەر بۆیە پەنابردن بۆ ئەو کەسانە کە مەشهور لەناو خەڵکە بە دوعا نووسین بە نوشتە نووسین بە لەب خوێندنەوە بە قاوەگرتنەوە بە هەر جۆرێک ئالەم وەسیلانەی کە لاو مجتەمەعا هەیە ئەوانە سەبەبی ڕئیسین بۆ دروستبوونی ترس خوف خەمۆکی ئەمڕازی نەفسی زۆرێک لەو کەسانەی بڕواتان هەبێت کە تووشی مەس بوون تووشی حاڵەتی نەخۆشی نەفسی بوون تووشی قەلەقی و خەمۆکی بوون لە ئەنجامی دوعایەک توش بووە لە ئەنجامی نوشتەیەک توش بووە دوعایەکی کردووە نوشتەیەکی کردووە چۆتە لای یەکێ لەو قۆڵ بڕانە چۆتە لای یەکێ ئالەو کەسانەی کە بە ناوی دینی خواوە خەڵکە خەڵەتێن و پارە بۆ خۆیان کۆکەنەوە لە ئەنجامە تووشی ئەو دەردەکوشندە بووە چەندین مانگە پێوە ناڵێنێ چەندین وەختە پێوە ناڵێنێ بۆچی چونکە هەر لە بیداتە خۆی تەسلیم کردووە خۆی تەسلیمی شەیطان کردووە خۆی تەسلیمی ئەتباعی شەیطان و زوڕیەتی شەیطان کردووە اعتقاد و بیر و باوەڕی بەخوای خۆی ضعیف بووە هەر بۆیە شەیطانیش توانیوێتی بۆ شێوە زاڵ بێ بەسەریا بەڵام ئەگەر تۆ خۆت ذەلیل نەکەی خۆت دەستەبۆی شەیطان نەکەی نە شەیطان نە ئەتباعی شەیطان و نە زوڕیەتی شەیطانیش ناتوانن بە تۆ بیوێرن و ناتوانن زیان و زەرەر لێ بدەن لەخوا پاڕێنە کە لە گوناهی هەموو لایەکمان خۆشوو بێ و ڕەحم و مهرەبانی بەجێی خۆیمان بەسەردا بڕژێنێ الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين
مسلمانانی خۆشەویست لە کۆتایی ئەوتاری دوم انشاءالله چینە سەر عیلاجەکان بە کورتی واتە چارەسەری ئەم شتانە بە کورتی بریتین لە چی طبعا ئەم شتانەی کە وتمان هەمووی فعلا واقع و هەیە لە ناو مجتەمع و کۆمەڵگاکاندا هەیە چەند لە لای ئێمەی مسلمان هەیە بە دەیەها قات و بەڵکو بە سەدەها قات لە مجتەمع غەربیەکان هەیە چونکە ئەوان دەستیان لە هەموو دینێک بەرداوە و لە ناو خراپە و گوناه و تاوانی خۆیانە غەرق بوون بەڵام ئێمە بەس تەنها تارەکانیان ئەبینین قەمەر سەنایەکانیان ئەبینین فڕۆکەکان ئەبینین و موبایل و ئالەتە پێشکەوتوو و تەقەنیەکانیان ئەبینین حەزارەتیان ئەبینین ئێمە دوورین بەس حەزارەت لە دوورەوە بینین بەڵام ئەو مجتەمعی کە ناو خۆیان وەکو کاڵەت تەپیوە بنیوە هەمووی لە ناو خۆیان ئێمە ئەوە نابین چونکە دووری لەیانەوە بەس قەناعەتان هەبێ ئەو مشکلانی کە لای ئێمە بە هەزارەها قات لای ئەوانیشەیە بەس هەزارها قات لە ناو ئەوانە زیاترە و خەڵکی زۆرتریشی پێوە دووچار بووە بەڵام ئێمە وەکوتمان بەس تەنها شتەکانە بین کە گەشتۆتە خۆمان کە ئالەتە پێشکەوتنەکانە و ئەو ئالەتانەیە کە ئەمڕۆ لە وڵاتی مسلمانانە دروست ناکرێ بەڵام لێوە بۆمان ئەنێرێ ئێمە بەس تەنها ئەوانە بینین و ئیلا ئەگەر لەو دین تەماشا بکەین و تەماشای ئەسڵی بڵێن کۆمەلگا و مجتەمعەکەیان بکەین زۆر لە لای خۆمان وێرانترن چونکە ئێمە الحەمدولیلا دەستمان بە دینی خواوە گرتووە یان تۆزێک دەستمان شل کردووە کە دەستمان شل کردووە شەیتان جێ خۆی کردووەتەوە ئالەو کاتە تۆزێک تووشی ئەو حاڵەتانە بووین و ئیلا لە لای ئەوان زیاتر و زۆرترن ئەوجا عیلاجە ڕئیسیەکان عیلاجی یەکەم بۆ ئەوەی ئینسان تووشی ئەم حاڵەتانە نەبێ و ئەگەر خوا نەخواستە تووشیشی ببوو لێ ڕزگار ببێ خاڵی یەکەم و ئەسبابی بڵێن عیلاجی یەکەم بریتە لە دوعا إنسان بيني خوي خوي فرد دعاء كالخواب فارته عقيدة خوي صاف كيتو لقى خوي فرد بيرو باوري خوي صاف كيتو اعتقاد بيرو باوري خوي دعاء كالغير خوي فرد لكونا غير خوا حتى في غنبران حتى في أوشاكان حتى ملائكة كان خوي فرد حتى أوجب إلى القرآن بو محمد دابزاند صلى الله عليه وسلم بتيهاتوا أيش قدرتي ني إنسان بمرين وزنديكاته ايش قدرتي اوينيه كوابو ده صلاه تنهاي خواي پروردگاره وقوته هيس تنهاهي اوه ولا غير خواي پروردگار لكونه كس قدرت الصلاه كينه وتعقيده خد راس كيتو بخوا عبادته بندياتي خد تنها بو خوا بكي اما خاليه كما لغير خواي پروردگار اعتماده في قوم ماند بكس نبي ولا همان كاتوت من دعاء زور بارانوي زور وكو دعائك يونس پیغمبر لستيح وتكاي فرمو لا اله الا انت سبحانك اني كنت من الظالمين بكبت ام دعاء زور مهم انسان هر خم وخفته مشكله ونراحتك بزور دباركاته پیغمبر فرمي عليه الصلاه والسلام هيج مسلمان يغني ام دعاء دباركاته بو هر شتي خم وخفته مشكله كان جيان الا خواي پروردگار بدن يوده ومشكلتك بو چار سرك لا اله الا انت سبحانك إني كنت من الظالمين أو دعاء وتخالي كم دعاء خالد هم بريتلا ذكر وأن يشكرن ذكري خوي پروردگار لسبحان الله لا استغفر الله لا اله الا الله لا حول ولا قوه الا بالله وبتايبه لا اله الا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير في غمرة من صلى الله عليه وسلم هركس امدع الصجار بله لا اله الا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير الا خوي پروردگار او رجتاء ولا الشر الشيطان والجن كان هم لا هذا وتله مجديان زردك يان دعاء كان بيانيان وايواران وكو بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الارض ولا في السماء وهو السميع العليم في غمر خواه صلى الله عليه وسلم هر كسي ام دعاء بخواني سيجار او رجتاء ولا الشر حموش تفارز راو شش تقدر ديجينات يام كاتب لما درسي بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله في غمر فرمي عليه الصلاة والسلام كاتب إنسان دعاء خير لما ضيت الدروة في أوتري وقيت وكفيت وتنحى عنه الشيطان في أوتري براسي خوت فاراس شتيك وتخوت رزقار كرت شيطان وجن كان ناتوان زرر اللي أبدا وأول روجتاء ورا الشيطان لتراك وتنحى عنه الشيطان في غمر فرمية صلى الله عليه وسلم أول روجتاء ورا الشيطان وجن كان لي راك نوات أم إنسان لها شوين يكون روي ما دام أم دعاء خوين دول لما رهات وتدلوا جن وشيطان كان خوان لا أذن وخوان ذيك وإنساننا كانوا كوابو دعاء ذكري خواي پروردگار گورتريني سببه بو إنسان رزقار بك عالم درد كشندانا عالم مصيبة گوراني كلا مجتمع يمين مسلمان دا كوتوه ولا كانشان خالق تر راضيون بقضاء قدر إخوة إنسانك توشي وخالط أبوه ممكن بسلمان لكل نبيته وعتا أسباب الرئيسي بأويتو بتواني خوان لم كار رزقار بكي تيويست خالي يكم تسليني إرادي خوابي بلي من رازين خواه بقضاء قدري تو خذ رازيكي دل رازيكي بخواه دل رازيكي بقضاء قدري خواه شكتو عبدي خواي يكيك لركني إيمان رازيون بقضاء قدر خواه من رازين بهر قضاء قدر توينا وتترب تواو رازي بقضاء خواه لقل دعاو عبادت كردن بخواي پروردگار وپارانا ولو لقل ذكر كردن دڵنیا بەخوای پەروەردگار بەهاوارتەوە دێ و دڵنیا بەخوای پەروەردگار ڕزگار دەکا واتە ڕازی بە لە پاشان دوعا بکە بە ناوەکانی خوای پەروەردگار خالقی تر بۆی لە شەیطانمان پارێزە جارێکی تر وتنی ئەعوذ بالله من الشیطان الرجیم هەر وەسوسەیەکت بۆ هات
هر وسوسه خايف قالوا له قاني فيروز فرمي واما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله هر كات الشيطان وسوسه كي بدروس كدن خطوره وخيالك ختنا ودلتان يكسر فاستعذ بالله فنا بقرا بخواي فروردگار للشر الشيطان بالفارز فنا بخوا اقري بس داول دار برد انسان ومخلوقات ناقي ان دتنها خواي فروردگار فاستعذ بالله من الشيطان الرجيم يقول أعوذ بالله من الشيطان الرجيم كوت أعوذ بالله من الشيطان الرجيم كافية بوي أو وسوسة رد كاتوا ورزقارك لباشان أويك نسان خوانوارا سورة قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس بيانيان إيواران دوائم يوجكان بخوان دي إن شاء الله كافية نسان بودر خصنوي الشيطان وأتباع الشيطان ولهمان كاتا خوان دنيس آيات الكرسي آية الكرسي كتاب لو شتاني كإنسان باريزه واتفين فرضين يوجكان يعني بيانيان إيواران وبردوامي بخوان دي إن شاء الله هم إنسان لو شتانا باريزه وهروها خابي أخير من خندني قرآني زور بتابع سورة بقرة لمالو في غمرة فرمي عليه الصلاة والسلام أو مالي كسورة بقرة تشاب خنده خندني سورة بقرة لهر مالكابه في غمرة إخوات من الجن وشياطين ناير النزيكي أو مالك ونوى ولي الراكن نكخد مالك إيش النزيك لا كونه واعتقد تدخل نواردني با شريط أويهم آلتي مثلا تسجيل ورسانام رو سهل يا تلفزيون مثلا قناة تايبت لسه القرآن يعني بقدر تواني كاسيتك تايبت كي بوصلتي بقرة بردوام باب لندور رجال سير رجال تينفر إلا جارك لما لقتها بخير يعني هم رجال جارك يعني بوكوت مال السير تينفر هم يناك تسعاتك لما لقيت والي بدري كافيه بوي كتويش وما لقيش الا شر الشيطان وجنوك كان بباريزه وكنت ما خذني قران الشواذ يشتي وبتايبتي سوره بقره بما لكان باريزره وكافيه ان شاء الله بوي ما لكان ما لو دردو نخوشين انا دور خاطوه ولا جنين شياطين كان دور بخاطوه وكنت ما امانه نخوشين كي كشندن او اسباب كاني او ايش علاج كاني لاخوا قارين وخايف الرجال على المتمام بدا توفيق ما بدا دول كان باكاتوه دول كان بنور ايمان روشن كاتوه فريق على التوحيد يا اخوا فرستي لا وهم وخيالات وشرك ووسوسه الشيطان ما فارز يا رب إخواني تو بارين بخادي جوري خوتنا وجوانا كان يخوت رحم مهرباني وبزي خوتنا بسر جابر جيني خويا قلنا هو ستاوانا كان معنا بيني يا رب إخواني لذا بارين بخادي جوري خوتنا وجوانا كان يخوت مجتمعكم القاما طاق بكيت ولهمو سحر وجادويك لهمو وسوسي شيطانك لهمو أوجاد بازو ساحرانيك أمر بناوي دعاء نسين ونشتنسين وأقلي أملتان همي فاشل كدوا أملتان دواخستوا خويا لتو بارين ولا كل أملتان كيتوا خويا وخاتينا وجوانا كان يخوت وخاتي مهرباني خد خويا فشتي ميان بشكي إخوائي هم على ناوبدي اللهم اغفر للمسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات الأحياء منهم والأموات وجمع الله بيننا وبينهم في روضات الجنات اللهم ارنا الحق حقا وارزقنا اتباعه وارنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى اللهم إنا نسألك الجنة وما قرب إليها من قول وعمل ونعوذ بك من النار وما قرب إليها من قول أو عمل ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب